باوکی لاوی لەبەر خاتری سەردەشتیان سەری خۆی کەچەڵاکات. وەڵی برام ئێوارە بە یەک و نانمانە خوا لەسەر یەک سفرە بووین سیرەکەین قژی ئەوەری هەسا دوای نانخواردن مەجلیسەکەی جێهێشت و ڕۆشتە بۆ ماڵ وتم خێرەوتی وەڵاتمەوە لە ماڵ و دەرزی ئەیکەم وتم دەرزی چیوتی وەڵا شتێکی وای سەرەتانەکەی نەخۆشینەکە گەشتە ماڵەوە دەرزیەکەی کردبوو پێم وا بێ هەموو جسمی تووکی هەڵوەری بوو تەلەفۆنەکەی بۆ کردن تووکی پێوانە مابوو ئێمە ژۆک و خۆمان هەسای من وتم سرم سفرەکەم ئێوەش ئەیکەم بیکەن باش و ئەوانش مەردایەتی خۆیان نواند و ئێمەش وەکو برادێکی بەوەفا برادێکی بەوەفامانە کابرا حەزمان کرد ئێمەش هیچ نەبێت تۆزە لەسەر شانی سووکەین نەخۆشنەکەی لەبەر خاتری کاکە سەردەش هەڵساینەوە و لەبەر خوا و لەبەر خاتری کاکە سەردەش و لەبەر خاتری هەموو نەخۆشەکانی کەش ئینشەڵا و خەڵکیش دوعایەکی خێر هەم بۆ سەردەشش و هەم بۆ هەموو نەخۆشەکانی سەر زەوی بکە نەخۆشی شتێکە زۆر کەیسا بەدەستی و ئەناڵێنێ گشتمان دانیشتی لەسەر دوو سێ تاڵ لە قژی خۆی ڕاکێشا ئێمەش زۆرمان پێ ناخۆش بوو دڵمان پڕگریان بوو ئێمەش لەبەر خاتری ئەو سەری خۆمانمان کەچەڵ کرد من کوڕێکیشم لە خەسەخانەیەوە ئەمری خۆی کردو ساڵێک و سێ مانگ وەڵا کاک سەردەش حەز بە دەرچوونی کامێرە ناکە زۆری حەزەی نییە ئێمە سەردانمان کردووە ڕۆشتین بۆ لای ئەرە وەڵا پێی خۆشەوە بەس وەی تر نە حەزی لێ ناکە بە بڕیارمانە بۆ هاوڕێکی خۆمان نەک بۆ هاوڕێکی خۆمان بەڵکو بۆ هەموو نەخۆشیانی ژێرپەنجە ئەو کارەمان کرد و هاوخەمێکی خۆمان دەبڕی بۆ نەخۆشیانی ژێرپەنجە نەمەزانین ڕاستیەکەی ئەو نەخۆشی هەیە تا ئەو ڕۆژە بەیەک و کۆبووینەوە نانمان خوارد کە زانیم شتێکی وا هەیە و پرچەکانی دەکەونە سارەز ئەو کاتە بەڕاستی زۆرم پێ ناخۆش بووە کاری تێکردم بۆیە بڕیارەما منیش وەکو هاوخەمێک بوو ئەو سەری خۆم سفرکەم و کارە ئەنجام بوو کاتێک زانیم پرچەکان هیچ جوانێکیان نەماوە ئەو کاتە بوو کە بینیم نەخۆشیانی ژێرپەنجە وردە پرچەکانیان دەوەرێ